سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی یەکشەمە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی توشبوانی نەخۆشی شەکرە لە شاری بۆکان، ناڕەزایەتی جووتیاران لە پیرانشار، بەڕێوەچوونی دوو چالاکی ژینگە پارێزی و فەرهەنگی لە کەڵاتەرزان و ساحێب، دەست بەسەرکردنی پەرستارێکی خەڵکی دیواندەرە لە تاران، پلۆمکردنی سێ ناوەندی خستنی کۆرپەلە لە مەهاباد، گیان لە دەستدانی سێ ئەندامی خێزانێک لە چۆمیزەی ورمێ، ئیدامەی کاردانەوەکان بەرامبەر بە ترۆری دوو ڕۆژنامەنووس لە سەیساق، پەرەسەندنی ماگرتنی پەرستاران بۆ چەند شاری دیکە. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی توشبوانی نەخۆشی شەکرە لە شاری بۆکان بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 3 خەرمانانی 1403 توشبوانی نەخۆشی شەکرە لە شاری بۆکان لە ئاسنەبوونی ئەنسۆلین لە دەرمانخانەکانی ئەو شارە ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی هاونیشتمانیان زۆربەی دەرمانخانەکانی بۆکان ئەنسۆلینیان نییە و تەنیا یەک شۆن هەیە، ئەویش نرخەکەی زۆر بەرزە و خەڵک بە دۆخی خراپی تەندروستیەوە ناچارن چەند کاتژمێرێ لە نورەدا ڕاوەستن لە ڕۆژانی ڕابردوو. وەزیری بێداشتی ڕژیم باسی لە کەمی 300 جۆری دەرمان کردبوو. لە حاڵێکدا وەزیری سەردەمی سەرۆکۆماری ڕئیسی ڕەدی کردووەتەوە کە لە ئێراندا کەمی دەرمان هەبێت. هاوکات لەگەڵ نەبوونی دەرمان، پەرستاران بەردەوام لەسەر شەقامن و بەرپرسانی کۆنەپەرستی ڕژیم لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان سەردانی بەشداربووانی کارنەواڵی مەزهەبی ئەربەعین دەکەن. ناڕەزایەتی جووتیاران لە پیرانشار. ڕۆژی شەممە 3 خەرمانان جووتیارانی پیرانشار لە ناڕەزایەتی بە وەرنەگرتنی گەنمەکانیان لەلایەن سیلۆکانی ئەو شارە کۆبوونەوە. جووتیارانی پیرانشار دەڵێن شیرکەتی تەعاونی درەنگ گەنمەکانیان لێ وەردەگرێت و ئەمەش کێشەی بۆیان دروست کردووە. ئەم جۆرە کێشانە لە کاتێکدایە کە وەزارەتی کشتوکاڵی ڕژیم هێشتا پارێگەنمی جووتیارانیان لە شارەکانی دیکەی ئێران نەداوە و کەشاوەرزان نەیانتوانیە قەرزەکانیان بدەنەوە. بەڕێوەچوونی دوو چالاکی ژینگە پارێزی و فەرهەنگی لە کەڵاتەرزان و ساحێب. ڕۆژی شەممە 3 خەرمانان دوو چالاکی ژینگە پارێزی و فەرهەنگی لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و ئاسۆ ژیاری ساحێب بۆ پاکی و خاوێنی ناوچە و ناساندنی کتێب بە منداڵان بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنانی بەدەستمان گەیشتووە، کومیتەی گوندەکانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە ناوچەی کەڵاتەرزان هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی کاک شەریف باجوور و هاوڕێکانی دەستیان داوەتە خاوێنکردنەوەی ژینگە و ناوچەکەیان لە زەبڵ و پاشماوە پاک کردووەتەوە. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی ئاسۆ ژیاری شارۆچکەی ساحێب چوارمین بەرنامەی خوێندنی کتێب و ڕاهێنانی منداڵان بە ناوی لەژێر وریشەی مانگەکانی گۆمە وەڕێوە بردووە و لەلایەن منداڵان و بنەماڵەکانیانەوە پشتیوانی لێکراوە. دەست بەسەرکردنی پەرستارێکی خەڵکی دیواندەرە لە تاران. لە ڕۆژانی ڕابردوو پەرستارێکی خەڵکی دیواندەرە بە ناوی پویا ئەسفەهەندیاری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە نەخۆشخانەی میلادی تاران دەست بەسەر کراوە. پویا ئەسفەهەندیاری تەمەن 31 ساڵ لە نەخۆشخانەی میلادی تاران کاری کردووە و هاوکات لەگەڵ مانگرتن و ناڕەزایەتی سەراسەری پەرستارانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنی نادیار ڕاگوێزراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا نەبووە و کەسوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. پلۆمکردنی سێ ناوەندی خستنی کۆرپەلە لە مەهاباد. سەرۆکی ناوەندی بێداشتی مەهاباد ڕۆژی شەممە 3 خەرمانان ڕایگەیاند سێ ناوەندی خستنی کۆرپەلە لەلایەن ئیدارەی ئەماکەنەوە داخراون. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم، ئەو سێ ناوەندە پاش بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەکردنی خستنی کۆرپەلە درێژەیان بە چالاکیەکان بە شێوەی نهێنی داوە و ڕوبەڕووی سزا بوونەتەوە. داخستنی ناوەندەکانی خستنی کۆرپەلە و قەدەغەکردنی فرۆشتنی ئامێری ڕێگری لە دووگیانی تەندروستی بەشێکی زۆر لە کچان و ژنانی کۆمەڵگای خستووەتە مەترسیەوە و ڕژیم لە پێناو سیاسەتی زۆرکردنی جەمعیەت کۆمەڵێک ڕێکاری گرتووەتە بەر لەلایەن خەڵکەوە قبوڵ ناکرێت.
یان لە دەستدانی سێ ئەندامی خێزانێک لە چۆمیزەی ورمێ. ڕۆژی شەمە سێ خەرمانان سێ ئەندامی خێزانێک لە ئاوی چۆمیزێ لە نزیک گوندەکانی میراوە خنکان و تەرمی دوو کەسیان دۆزراوەتەوە. بەپێی زانیاریەکان ئەو بنەماڵەیە بۆ گەشتکردن سەردانی ناوچێ گەشتیاریەکانی دەوروبەری چۆمیزەیان کردووە و دوو براو خوش لە کاتی مەلەکردندا خنکان کە تەرمی دوو کەسیان دەرهێنراوە و گەڕان بە دوای تەرمی سێهەمیدا بەردەوامن. ئیدامەی کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری دوو ڕۆژنامەنووس لە سێ ساق. ڕۆژی شەممە سێی خەرمانان کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی و سەندیکای ڕۆژنامەوانان لە باکوور و ڕۆژاوای کوردستان و ئوروپا دژ بە تیرۆری دوو ڕۆژنامەنووس لەلایەن دەوڵەتی تورکیاوە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان کۆمیتەی ڕۆژنامەوانان و ڕێکخراوە مەدەنیەکانی کۆبانی دژ بە جەنایەتەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا کۆبوونێتەوە. لە شاری جوولەمێرگی باکووری کوردستان هاوکات لەگەڵ مانگرتنی چالاکانی سیاسی و مەدەنی دژ بە داگیرکردنی شارەوانی ئەو شارە لەلایەن دەوڵەتی ئەردوغان هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و کوشتنی دوو ڕۆژنامەنووس بە توندی ئیدانەت کراوە. لە وڵاتی سوئیس کوردانی دانیشتووی وڵاتە دژ بە دەوڵەتی تورک خۆپیشاندانیان کردو خوازیاری کردنانەوەی توندی کۆمەڵگەی جیهانی لاس جەنایەتەکانی دەوڵەتی تورکیا بوون. پەرەسەندنی مانگرتنی پەرستەران بۆ چەند شاری دیکە. ڕۆژی شەمە سێی خەرمانان پەرستەران لە شارەکانی ئیسفەهان، خوڕەماوە، خومەینیشار، سەبزەوار و بابۆل دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە مانیان گرت. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کە پەرستەران لە بەشێکی زۆر لە شارەکانی ئێران مانیان گرتووە و ڕژیمی سەرکوتگەر لە جیایەتی بایەغدان بە کێشە و گرفتەکانیان چەند کەسی دەست بەسەر کردووە. ڕۆژی شەمە پەرستەران لە چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی پیشەوی و مەعیشەتی مانیان گرت و خوازیاری زیادکردنی ئاستی هەڵدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کارانە، کەمکردنەوەی ساعەتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و ڕێگری لە کۆچکردنی کاردری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. ڕێپێوانی ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی زاهدان. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی زاهدان ڕۆژی شەمە سێی خەرمانان لە ناڕزایەتی بە نەدانی چەند مانگ هەڵدەست دەستیان لە کار کێشایەوە و لەسەر شەقامەکانی ئەو شارە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتی حاڵوەش پیرسۆنێلی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی زاهدان ماوەی 3 مانگە هەڵدەستی وەرنەگرتووە و ڕۆژی شەمە لە بەردەم شارەوانی ئەو شارە کۆبوونەتەوە. بە وتەی ناڕازیان بەهۆی نەدانی حەقدەست لە دۆخی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەر ئەبەن، بەڵام بەرپرسانی ئۆسان هیچ بایەخێکیان پێ نادن. گیان لە دەزان و برینداربوونی 3 کرێکار لە چەند شاری ئێران. بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار، کرێکارێکی کەندنی کارێز و کرێکاری سارخانە گیانیان لەدەستدا و کرێکارێکی بیناسازیش لە بەرزاییەوە کەوتووەتە خوارەوە و بریندار بوو. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو کرێکارێکی تەمەن 24 ساڵ بە ناوی ئیسماعیل حەنیفی لە شاری خافی سەر بە پارێزگای خوڕاسانی ڕەزەوی لە کاتی کارکردن لە بیرێکی قوڵدا خنکاوە. لە بەندەر عەباس کرێکارێکی تەمەن 20 ساڵی خەڵکی شارستانی لا شاری سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بە ناوی ئەمیر ڕەئیسی بەهۆی بەرگرتووی لە ساردخانەیەک گیانی لەدەستداوە. هەروەها کرێکارێکی بیناسازی لە شاری ڕەشت بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزایی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. و دوایین هەواڵ درێژەی مانگرتنی مریەم میهرابی لە زیندانی دەوڵەت ئابادی ئیسفەهان. مریەم میهرابی معەلیمی بەنسکراو لە زیندانی دەوڵەت ئابادی ئیسفەهان زیاتر لە 20 ڕۆژە وەک ناڕزایەتی بەرامبەر بەو سزایە کە لە دژی دەرچووە مانی لە خواردن گرتووە. سەرچاوەیەکی ئاگاداری نزیک لە بنەماڵەی مریەم میهرابی خوشکی محمود میهرابی زیندانی سیاسی محکوم بە ئێعدام ئەم هەواڵەی پشتڕاست کردووەتەوە و ڕایگەیاندووە کە مریەم میهرابی لە 15 پوشپەڕەوە وەک ناڕزایەتی بەو سزایەی کە لەلایەن دادگای ئینقلابی ئیسفەهانەوە لە دژی دەرچووە مانی لە خواردن گرتووە.
ناوبراو بۆ ماوەی 5 ڕۆژ لە ژووری تاکەکەسیدا ئەشکەنجەی دەرونی کراوە و 2 هەفتە لەمەوبەر بۆ بەندی گشتی زیندانی دەوڵەت ئاباد گواستراوەتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.